ماوەکە ما دەستمان بە ڕاهێنەرەکان کردەوە بۆ ئەوەی بتوانین بەشداری بکەنە پاڵەوانیەکان. خۆتان زانین ڤایرۆس و کۆرۆنا تەئسیرێکی زۆری هەبوو لەسەر هەموو وەرزشکارێک بەس نات بەرزکردن خورسەر تۆ بێ هەموو یاریەکانی تر خۆش دەزانن ئەو کچانە لە ماوەیەکە دابڕاون لە تەمرین. ئێستا دەستمان پێ کردەوە هەمووش پاڵەوانی عەرەبینە و ڕۆژاوای ئاسیان و عێراقن. ئێمە ڕۆژانە تەمرینەکانی خۆمان زۆر بە باشی بە چۆپڕی دەکەین. هەموو ڕۆژێک کاژێر هەموو ڕۆژە چار کاژێر تەمرینەکانی خۆمان بەردەوام دەکەین لە هۆڵەکانی وەرزش. بێگومان ئەو تەمرینانێک کە ئێمە دەکەین زۆر قورسە چونکە بەرختنوێ قورسایی یارێکی تابڕی یعنی زەحمەتە بۆ ئێمەی ئافرەتان. ئێمە ڕۆژانە بەلایەنی کەمەوە چار کاژمێر تەمرین دەکەین. قورسایەکان چیرۆ بە چیرۆ زیاد دەکرێت خۆمان هیلاک دەکەین. ئەمە دەکەین ناو چی دەکەین ناو ئەوەی کە ئێمە بەشداری پاڵەوانیەتی بکەین دوی ئەنجامێکی باشمان هەبی لە وڵات و لە کوردستان. سريع يا زور ئەم پێشانگایە بۆ یەکەم جارەکێتەوە و پێمان وایە شتێکی باشێکە بۆ ئەم نەخۆشینە بەرەو زیادبوو نەچێت پێشروان نەبووە کۆمەڵی دایک و باوکان کە مناڵی نەخۆشیان هەیە یەنێرە کۆبنەوە ئەوەی کە هەیەنە یەن بە یەکترین بە هەر حاڵ ئیسفادەی هەیە بۆ یەکتر باشەکەی ئەوەیە کە من شتێکم پێ لەسەر مناڵەکەی خۆم ئەو شتێکی پێ لەسەر مناڵەکەی خۆی ئەیین بە یەکتر لە پاڵەویشە مناڵەکانی یەکەگرن. ئێمە وەکو کۆمەڵی ئۆتیزم هەمیشە پاڵپشت و هاندەری ئەم ناوانە بووین کەوا بتوانن لە ئایندەیەکە لە ئایندەیەکی لە داهاتویانە بتوانن کە خۆیان ببنە خاوەنی ئەو بەهرانی کە تیانە. منطقه دینورتیه ما بیگو به امی دوستگاه داریم دراسه نوگتی چرک نینه چرک نمونه ام دوستگاه داریم و پشتی برکشی نسر جخوینه حتی ترکتر تیت ایشگاه دهید کار نهید منطقه دینورتیش گلک برش تیتا کرم به حسیبه خلاص نامو خدانه برنج بتنه نشتن وکی زباره خلک گند هاروکاره داب شتن خدانه برنج شتن برنج خوراکت و دانه اگه دراسه با خوشتر بو بس منطقه که چیایه دراسه نشد بیتن نافدا Hangi makine kan? Su pustini vrlo.